بياني باش جيان باش Good morning صباح الخير بونجور بونجوار Guten Morgen Good morning صباح خير صباح خير صباح بخير صباح الخير بكرديكي بياني تان باش لحر شوي من ونتبدا بخير بينكم هدارين مين هجين راديو روداوين وروجا دس بودكاست وافكار خوارا وتشيب ورد بن بحث مجرد هناك نزيك جينا بن بس تشتكي بيجين خش خش كامجي كومنت قبل بيسوي خش الجماعة لا هركي اقبل صلاي مثلا لبيت لا فيسبوكي راديو روداوش استا راسا خو بمان بينن لسر بيجي راديو ولا سر بيجي روداو سورانيج دتوان سابينري اما بن ولا راديو روداوش لهر شونيك بن ميلي راديو كانتان ماغورن بهر بمينت امرو باسی بابەتێکی گرنگ دەکەین چاوەڕێمان من تۆزێک کێپێتان دەڵێین بابەتەکە مێ پێشی دەبحسا مجاری بکەی نا هەندێک بگشتی ئەم هەژمارە تەلیفۆنە گەهداری بکەن ji بۆ خەلکار بن بەشداری بکەن دە پرۆگرامەمەدا هەژمارەن تەلیفۆنیەن ڕادیۆ ڕووداوێ بۆ بەرنامە ڕاستەوخۆکانی رادیۆ ڕوودا و پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 0750 531 0008 0750 531 0009 ما شاء الله يعني خلك بصباها شيار أحمد جلال بي دبيتش أحمد جلال سلام جونن لا البرجي دبيتش خش على حسين دبيتش خش همي خش بو أفتشي أنا ما داخل بيجا خش علي دبيجي وك دهجيم سعر آخر قرتيا حتى كوز بجدارية برنامج ده بكم ده تليفون بك وما هجمع تليفوني قلتن 0 531 000 0 والله دي تزيرك كي تزاني أزو درس شهر روجها ما حتى كم جدي من دهش برك أريت يكسر خلاص بيرو روج الأبد ورقم تلفونه يجي قالها خوش أري بس من نورمال مروز 0 هشت هدي لو شاشنا به تمام ما إيرو بحثم جارك بكن أحم خب داريكي وردهرا أوكي إيرو روشا جهانيا أفراتنا هشت مارسيا لما تفان بيروز به خانمان لوجي بيروز بيش بركو خانمو تمام تكن أكيد وعلي جهات علي كاك علي دينش باورك لا ئەکاونتەکەی خۆشم کۆمنتی نووسی بوو ئەوێت زۆر ویستمە هەوڵم داوە کە پەیوەندیتان پێوەکەم بەڵام نەمتوانیوە لەبەر کاتەکەم یان لەبەر کارتەکەم تێی نەگەشتم لە کۆمنتەکە کارتەکەی نەگەڕوا بوو بە هەڵکاران علی وەرگری بۆ ئەوەی ئەوان تەلیفۆن پێ بکەن بۆ هەر کەسێک یانی ئەگەر ناتانەوەی کارتەکەتان بێت پێمان بڵێن کاکسۆران لە کۆنتترۆڵە ژمارەکەتان بەجێ بێڵن و یەکسەر تەلەفۆنتان بۆ دەکاتەوە کاک علی حسێن بانی باش بياني باش ليه والله لبر كارتك ابو دوش دواي لبر كارتكش درين كارت ابو دوام بويا يعني هم كارتك وهم كارتكش رادك ليه كارتها طا امر هردي كان قربوا دكينو ان شاء الله باني باش ولا في بيكاك عليان صلاي امت لبيت لا راديو روداوا الله يمنش لايه ويخوش يزبريزن برا باش يمرو كاك علي خو امرو لكركوكي والله هات مودني شكان متواصل بس والله هات ما تشدري هولي لا هوليري چۆنە ڕەوشینا و شەقام و قەرەباڵغی و ئەوانە چۆنە لەناو شارە والله ئەوڕ پێشمە هەستەکەم چۆڵە ڕۆژەکاری ترم ڕۆژ چۆڵە داوامیش کەمترە نیوە دوو هەیە دوو ڕۆژ داوامەکە هەیە ئەم دوو ڕۆژش بەتاواتی ناچێت بەداوام تەلەبەی زانکۆش ڕۆی شۆتەوە جادە خۆشتر نەچیتەوە سەفرە ڕاستی یەک شەمان زۆر ناخۆشە یەکشەمان زۆر ناخۆشە لەبەرەوەی داوام زۆر جددیە دیارە ئەمین شەمان زۆر ناخۆشە بوو لەبەرەوەی چونکو یەک ڕۆژم هەیە خۆش جمایە شەمەکە دێوە پێشنیارێکش بکەم بەڕاستی لەسەر ئەو ڕێگای کەرکووکی وادارم بەرنامەیەشتی ئێساسکەن لەگەڵ بۆچی ڕێگای کەرکووک چیەتی چی تێدا بینیوە لەلایەن حکوومەتی عێراقەوە نەکراتە لەلایەن خۆمان نەکراتە بەڕاستی ئەو ڕێگەی کە لای مەغمورەیە لە تەختە هاوڕێی مردنە ئەنیۆکەڵێ ئەڵێ ئیشەڵە قەت جارێکی تر ناڕۆم بۆ کەرکووکەوە زۆر ناخۆشە بەداخەوە زۆربەی ڕێگاکانی کوردستان لە بینی شارەکان بە تایبەتی ڕێگاوبانەکان زۆر خراپن بە تایبەتی ئەوانەی کە شۆفێرن ئەوانە زیاتر هەست بە و
ئازاری ئەم ڕێگایە دەکەن کە چەند ناخۆشە هەموو ڕۆژە کە تۆ ئیش و کارت لەسەر ئەم ڕێگایانە بێت و تووشی تاسە دەبی تووشی چاڵ و قۆڵتی زۆر گەورە دەبی بەڕاستی ئەمە تەنها هیچ شوێنێک نییە سەرڕێگەی مەخمور بیان هی سەرڕێگەی کەرکوب بێ بەشێکی دیکەی شارەکانیش ئەوانەی کە لە بینی شارەکانی هەرێمی کوردستان دەهان ڕێگاکان زۆر ناخۆشن بە هیوای ئەوەی کە لانی پەیوەندیدار گوێبیستی هەم قسەکانی تۆ هەم قسەکانی ئێمەش بێت بەڵکو وەزی کوردستان سایبێتەوە ئاوڕێک لەم ڕێگەوبانە بێنە بەڕاستی باڕەوشەکە چاک بێتەوە گە ڕێگادا هەریس نەبێ هەر شتێک لەوە سەرکەم بۆ سەر ڕێگەوانەکە وایە نا ڕاستە ئەو جەبە و بجێ کەدانەوە بۆ هەرێمی کوردستان وەخوایتر بەشی خۆشمان بەشی ئێوە ناکەم مۆزەفەکان ئەمە تۆرەکەتان لەسەرەوەیە مامەڵەکەدن لەسەر لەگەڵ ئەو کەسێکە ئەمڕۆم لە باسی مێژووی ڕۆژی جیهانی ژنان دەکەین پرسیارەکە ئەوەیە لە شوێنی کارەکەدا کەدا چەند لەسەر بنەمای هاوتای مامەڵە لەگەڵ هاوکارەکەتدا دەکەیت وڵی من تا بڵێ تا پێم بکرێ لەگەڵ یەکتری ئەمە سێ نەفەر لەسەر کارەکەمان چەندیان کچە و چەندیان کوڕە کاک عەلی وڵی ئێستا پێشتری یەکمان کچ بوو ئەویش لەبەر زروفی تایبەتی خۆی خۆدڵتان نەهێشاند و ئەوڕۆ ڕۆژی گیانی هەشتی مارسە وڵی ناوەڵا تا بڵی دڵمان خۆش کردەوە گا قسەی خۆشمان لەگەڵ کردو ئەگەر ئەو دڵێمە یێشان دەبێ وەکیوەتی ڕۆی هەستی ژنان هەستی کچان ناسکە ئەوان دڵتان ناشن بەس بێگومان ئەمڕۆ چی تەیە کاک عەلی وەکو خۆت لە ڕۆژی جیهانی ژنان واتە هەشتی مارس ئەمڕۆ چی تێتەوە بۆ ئافرەتانی کوردستان بۆ ژنانی کوردستان بەڕاستی ینی من شتێک نییە بتوانرێ بە تایبەتی ینی 100% بتوانێ وەستی ئافرەت یا وەستی دایک یا وەستی هێزان یا وەستی خوش بکرێ بە تایبەت لە کوردستان چونکە لە کوردستانە ینی بەعامش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەرچی قورسایی و بارگرانی هەیە کەوتوتە سەر ڕەگەزی مێینە لە لایەنی بەخێوکردنی منداڵ لە لایەنی پەروەردەی لە لایەنی ژیان هاوکاریکردنی یا لە لایەنی خوێندن لە لایەنی کار تەنانەت ئێستا زۆربەی زۆری ئافرەتانی کورس کەریکی کارن ینی بەڕاستی لە گەورەیە هیچ شتێک نییە وەسی ئەوان بکرێ بەڕاستی زۆر زۆر گەورن ئەوەی کە بێڕێزیەک یا شتێکی ناشین بەرابەریانەکە ئەو پەڕی نزمی و نزمی ئەو کەسە نیشان دەدات کە بە چاوێکی کەم یا بە چاوێکی نزم سەیری ئافرەت دەکات ئافرەت بەڕای من لە گەورەترین بوونەوەرە کە خۆی گەورە دروستی کردووە لەسەر زەوی دوای ئەوەی ترە هیچ شتێک نییە چونکە ئەوەندە بەزێک کە دەڵێ بەهشت لە ژێر پێی دایکان زۆر زۆر لەوە گەورەترە کە ئێمە بە چاوێکی نزم بەڕاستی زۆر بەداخۆ ئێستا ئەبینین یاری بەهستی ئافرەتەکە هەستی بەکرد دەکە یاری بەهستی کەسانی تر دەکە ئەگەر تۆزێ بیر کاتەوە لەلا هەرگیز شتی وەخ ناکات دەست خۆش کاک عەلی دەست خۆش کاک عەلی کە لەڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمان بووی زۆر سوپاس هیوادارم ئەمڕۆ ژنانیش کچانیش بەشداری بەرنامەکە ئێمە بکەن و هەڵدەن پەیوەندی بە بەرنامەکەەوە بکەن بۆی ئەوانش زیاتر تش بخەنە سەر ئەو ئازارانەی کە هەنە یاخود ئەو شتێک کە لەم ڕۆژەدا بیان هەوێ گوتنێکە خۆبێژن هەر شتێککە بیان هەوێ لەو ڕۆژدا باشە ڕەنجدەرژە هەولێرە بەرەیە کاک ڕەنجدەر بەیانی باش شانی باش کاک ڕەنجدەر بەیانی باش Good morning سەبا بەخێر سەبا بەخێر هەمووی بخۆتان بەرە دەست پێ دەبێ هەموویان بزانی یەکدانە تو توێ قبول ناکەین دەبێ هەر هەمووی بزانی ئەوە ڕەنج بوو لە ناوکەغاڵە بوو ڕەنجیان ڕەنج ڕەنجت کێشاوە ئەمڕۆ پیرۆزبایت لەکێ کردووە لە ئافرەتان لە ژنان لە دایکێت نردووە دیارێکت کڕیوە دوێنە شەو دوای 12 مەسجێک شتێک دوای 12 تازە گەیژومەوە یعنی تازە ماندوو بووم لە کارگەرا بوومەوە ئیمڕۆژەوە هەستاوە ڕاستیارم لە ڕێگارۆم بۆ کار دەی لە شت ساغ بێ کاک لە شت ساغ لە شوێنێک کار دەکەی و تا چەند ڕێژەی ئافرەت لە شوێنی کارەکەت زۆرە کەمە جاکەمەڵا من مۆزەبی شەریکەکەم ئەو ڕاستی لە شەریکەکەمان ئافرەتی تێ نییە بۆ ئەوە شوێنانە بۆی دەچم وەڵاهی کەوکاری ئێمە چی دەڵێن ینی مادی خواردن و عەلەبات و بقولیات ئیسلام دەکەن ینی وەردەبێتوانە فرۆشن دی بڵێم چی ئافرەتی کەمە بەڵام ئەو کە بۆ مارکردەکان و هۆڵەکان ڕەنگ ئیدی لێ ئافرەتمان لەگەڵە
گەلێک باشە یانیش بەر لە کارە ینی چونکو ئیشێکی قورسە ئافرەت ئیش ناکەلێ یان چونکو حەزیان لێ نیە و ئیشە بکەن بەخوانا بە حەزەیە لە ڕەنگە حەزیان لێبی لە مابەتی مۆڵ و شتانە کار بکەن بەڵێ ڕەنگە ئیدی زیاتر لانی ڕگەزینێ زیاتر دەست بەشخەری لە ئیشە بکاتە زۆر باشە چیت هەیە بۆ ئافرەتانی کوردستان بۆ دایکت بۆ خوشکت یان بۆ هەر کەسێک کە ناسیاوێکی ئێوە لەم ڕۆژەدا چیان پێ دەڵێ بەڵێ سەرەتا پیرۆزبایی من هەموو ڕۆژەکان پیرۆزباییدا هەموو ئافرەتان لە دایکەوە دەستەکەم ئەوەی نایناسم چۆن کێ ناناسی دەنگت قەتا بوو کاکڕەنج پیرۆزبایی نەتەنیا لە ڕۆژە لە هەموو ڕۆژەکان پیرۆزبایی لەکەم لە دایکمەوە تا ئەو کەسێک کە ناشی ناسم کە ناشی ناسێ دەزانی کە بەڵێ دایکی خۆم ناناسم ناوەمزای ئەڵێ کەسێکی دیکە هەیە کە ناشی لێ تێک چوەکە و مەسەلەکەی خارەمامن باسی مەکە ئەو ناسم پیرۆزبایی لەوانەکەم بەڕاستی بەڵام من کێشەیەکم لەگەڵ بەرنامەوەیە کاتەکەم کەمە لە ناو سیارە یانی زۆرگەم بۆ شوێنەکە ئێستا لە ناو سیارە ئارام گرتووە ناچمە خوارەوە تاگەم بۆ شوێنەکەم کاگڕنج ئاگاداری خۆت بە چکە ئێمە زۆر جار ڕۆژانە تەلەفۆنمان بۆ دێت دەڵێن ئێمە لەناو ئۆتۆمبیل داین تەلەفۆن بۆیەوە دەکەین هیوادارم هەر شۆفێرێک هەر کەسێک کە لە نێو ئۆتۆمبیلدا بێت و بە تەمای سەفەرکردنە بۆ هەر شوێنێک بۆ دەرەوەی شار لە هەتا لە ناو شاریش بێت ئۆتۆمبیلەکانتان ڕابگرن پەیوەندی بە ئێمەوە بکەن و دەتوانن پامی خۆتان بگەین و دواتر یانیش بەکڕێبکەوەڵە کۆمنت ناخەتەرترە کۆمنت خەتەرە کاکڕەنج زۆر سپاس بۆ پەیوەندەکەت و ئەم ڕۆژە لە داکێت و لە هەموو کەسان و خانمانەی کە دایان ناسی و ناسی پیرۆز بێ دەست خۆش بۆ تەلیفۆنەکەت کی هاتیە کۆمنت ئەحمەد جەلال خۆمە گوت خش بێژێ خشخشنە شعیب خالد سلااوان لێبێ دیدار خەبات سلااو بەیانی باش ئاراس کەرکووکی بێژێ بەم بەیانە ئەمجەوە خۆشەتان لە کوێ بوو تۆش بەشداری بکات خۆش دەکەن با خۆشتر بێ حسێن مستەفات بێژێ ڕۆژ باش و ژیار خالد بێژێ چەند جارە 1 2 3 4 11 جارە گوتێ پیرۆز بێ ئەمەش 12 جار دەڵێن دیسان پیرۆز بێجە حساب کە 11 جار چ دەردکەوێ ئیرۆ هەشتێ سێنە هەشت و سێت کەچ قەس 83 بێتە 11 جاران نویسان دی پیرۆز بێ ئۆکێ هیوا شکر محمود بێژێ ڕۆژ باش و واحد شێروانی بەیانیتان باش ئالان لە سوی دەوەسلااو بۆەوە پیرۆز هەشتی ماس لە کەچ و ژنانی کورد خشەی دێت خشە کاک ئالان گروپی کیژانی ڕانیە دەبێ منم قسەیە بکەمڕە ڕانەی دەواازەی ڕاپەڕین گروپێکی چالاقی باژارێ خۆ بکەیتڕاستیوان خشایان دێ ساڵیان خۆشە دەنگیان خۆشە سلااو لەو کچانی ڕانێ لە گروپی کچانی ڕانێ گوێ لە دەنگی کچانی ڕانی ڕابگرن لە ڕۆژی هەشتی مارز بزانە دەنگیان چەند خۆشە قاسۆسوادەمەت هێوادە چاکەتی هادی جوانە زۆر ڕەنگی سۆرە تبیرە ڤالنتاینە جەم ئەمڕۆ هادی زۆر جار ڕەنگی سوور بەکار گەلێک حەج ڕەنگی سوودکە ئەم بەسا پامێری خۆتکەن پێم هادی سەلیمی خەڵکی بانەیە ژڵاتی کوردستانی ئالانە بیرم نەچێ ئەمە هاوڕێکی منە لە سوید ئالان دو ئالان ناوی کوڕەکە هەردوو کوڕەکەیەتی کە لە سوید دەژێت ڕێز و سڵاومان هەیە ناوەکە بێنمێن کاک قادر ڕێزی سڵاومان بۆ هیوادارم لە کەش و هەوایەکی باش دابێت چکە سوید بەڕاستی ساردا دەبێت سارد بێ بامیژەوە بزانم وەرزی ساڵ زۆر زۆر وڵاتانی سکەندەرەوە گەرمای دەست پێ دەکات کاکەمڕۆ دەڵێن 25 دەبێت لە هەولێر دوو ڕۆژ سێ ڕۆژ لەمەوبەر 23 و 24
اینجا هێشتا ناچوێنێتە ناو وەرزی ئێستا پێش نەورۆز ها خشەی لێ دێتن باتکەو کە با ببرژێنرێ اینجا گەرمایەتی زیاترش دەبێت دەچینە ناو بڕێک و دەگەڕێنەوە لاتە. رادیۆی ڕوودا و 102.7 لە رادیۆ ڕوودا و دەنگەکان خێراتر دەکەن. رادیۆ ڕوودا و 102.7 ڕوودا و بەردەوام نوێبوونەوە. رادیۆ ڕوودا و 102.7 لا رادیۆ ڕوودا وەسڵاوتان لەبێت فەرموون لەگەڵ کورتەیەکی هەواڵەکان. بڕیارە پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر بەشە بودجەی کوردستان لا بودجەی عێراق کۆ ببنەوە هەڵوێستی هەرێمی کوردستان ئاشکرا دەکرێت. با پەیزانیاریەکانی ئەندامانی لیژنەی ئیدارایی کورد لەگەڵ بەغدا لە دووڕیانێکدایە و دەگوترێت دەبێت یەکێکیان هەڵبژێرێت. بەشە بودجەی هەرێمی کوردستان پێک هاتووە لە 12.67 کە دەکاتە 6 تریلیۆن و 597 ملیار دینار. باس لە زیادکردنی تریلیۆنێکی دیکەش دەکرێت، بەڵام هێشتا ئەوە ڕوون نەبووەتەوە با چ شێوەیەکە. نێچیروان بارزانانی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان و دۆگلاس سیلیمان باڵیۆزی ئەمریکا لە عێراق کۆبوونەوە با پێی ڕاگەیەندراوی حکوومەتی هەرێمی کوردستان باس لە دواپەرساندنەکانی پرۆسەی دیالۆگی هەولێر بەغدا و پرسی هەڵبژاردنەکان لە عێراق و هەرێمی کوردستان و کۆنفرانسی نێودەوڵەتی ئاوادانکردنەوەی عێراق لە کوێت و پلانی ئاوادانکردنەوە و هاندانی کارتی تایبەت بۆ بەشداریکردن لەم پرۆسەیە کراوە. هاوکات باز لەو ئەو کارانەی دەبنە فاکتەری زیاتر چالاککردن و بەرەو پێشبردننی بواری ئابووری لە عێراق تاوتوێکرا، بە تایبەتی پەیوەست بە ناوچەکە و عێراق و هەرێمی کوردستان و خۆناغی دوای داعش تەوەرەکی دیکەی کۆبوونەوەکە بووە. بەرپرسی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی دەڵێ دەست بەرداری سربەخۆیی نەبین. ئێستاش دەڵێن دەوڵەتی عێراق کێشەکانمان لەگەڵ چارەسەر ناکات. مەلا بەختیار بەرپرسی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان لە بریفینگێکدا کە ناوەندی لە کۆڵینەوەی ئەڕوودا و ڕێکی خستبوو قسەی لەسەر بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان و عێراق و بارودۆخی نێوخۆی یەکێتی و پرسی بەستنی کۆنگرەی یەکێتی لەگەڵ ژمارەیەک لە ڕۆژنامەوانان و مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی کرد. 21 داعش و داواکرا و لابەری ڕاستی مووسڵ دەستگیر کران و دەستیش بەسەر بڕێک چەک و تەقەمەنی داگیرە. حەمید ڕۆکن نامس جبوری فەرماندەی پۆلیسی نینەوە ڕایگەاند فەرماندەیی پۆلیسی نینەوە و فەرقەی 20 سوپای عێراق پاڵپشت بە زانیاری هەواڵگری هەڵمەتێکی گەڕان و پشکنینیان ئەنجامداوە. فەرماندەی پۆلیسی نینەوە ئاماژەی بەوە کرد لەو هەڵمەتەدا 21 داعش و داواکرا و با پێی مادەی تیرۆر لە ناوچەی وادەی حەجەر لابەری ڕاستی مووسڵ دەستگیر کران. هاوکات بەڕێوەبەراتی هەواڵگری سەربازی لا بەیاننامەیەکدا بڵاوی کردەوە لە ناوچەی حاوی بەری ڕاستی مووسڵ دەست بەسەر ژمارەیەک چەک و تەقەمەنی داگیراوە. میدیای نزیکی یەپەگا ڕایگەیان شەڕێکی سەخت لە نێوان شەڕڤانان و سەربازانی سوپای تورکیا و گروپا چەکدارەکان لە شارۆچکەی جندرێس بەردەوامە و باهۆی تۆپبارانی سوپای تورکیا 4 کەسی زەویل لەو چارۆچکەیە گیانیان لەدەستداوە. با گوێرەی زانیاری ئەو میدیایانە شەڕی نێوان هەردوولا لە چەند گوندێک بەردەوامە سوپای تورکیا گوندی مسکەی تۆپباران کردووە و 4 کەس گیانیان لەدەستداوە. میدیای یەپەگا هەروەها دەڵێت زیانی زۆر بەر سوپای تورکیا گەیشتووە. دەشڵێن دوێنێ لا گوندی کەفەر جەنا لە شەڕا ئۆتۆمبیلێکی سەربازی سوپای تورکیا تەقێنراوەتەوە. 48 ڕۆژە هێرشی سوپای تورکیا بۆ سەر عەفرین بەردەوامە و دوێنێ سوپای تورکیا ڕایگەاند گوندی ماچاڵا لە شەرای کۆنتڕۆڵ کرداوە، بەڵام یەپەگا هێرشە هیچ شتێکی لەوبارەوە ڕان نەگەیاندوو. بەڕێوەبەری گەشتی فڕۆکەخانەکانی کرماشانە ڕایگەیان لە 11 مانگی ڕابردوودا گواستنەوەی گەشتیاران لە فڕۆکەخانەی ئەو شارەدا 18% لە چاو ساڵی ڕابردوو زیادی کردووە. مۆشتەبە بەیاتی بەڕێوەبەری گەشتی فڕۆکەخانەی کرماشان دەڵێت لە 11 مانگی ڕابردوودا 623,978 گەشتیار لە ڕێگەی فڕۆکەخانەکەیانەوە گەشتیان کردووە. ئەو ڕێژێش لە چاو 11 مانگی ساڵی ڕابردوودا 18% زیادی کردووە. بەیاتی ئاماژەی بەوەش داوە کە لەمەوەی ئەو 11 مانگەدا لە فڕۆکەخانەی کرماشان 5478 ئەنجام دراون و ئەو ڕێژێش لە چاو 11 مانگی ساڵی ڕابردوو 10% زیادی کردووە. فڕۆکەخانەی کرماشان لە ساڵی 1972 دروستکرا و ئێستاش ئەو فڕۆکەخانەیە هەفتانە 120 گەشتی ناوخۆیی ئەنجام دەدات. هەر شاد بن. ڕوودا و بەردەوام نوێبوونەوە.
راديو ڕووداو 102.7. يعني نابڕە هاتینەوە ناش نابڕ هاتنەوە ئەمش نابڕ هاتن بەس ئەف حرەکات لێرە ینی داینگ ببێ فێد ببێ نەبلند بێش بۆ هاان هاوەکەم داخبن دەنگێ موزیکێژی دیگە بمێنێ لێبسەر دەنگێ مەبەنەکەبێ دووبارە سڵاتان لەبێت بیسرانی ئەزمان لە هەر شوێنێک بن و بنیرانیشمان لە فەیسبوک باسی هەشتی مارس باس هەشتە مارسێتکن دێ من ئەوە کە من پرسێک هەیە ئەگەر و ناوێ سترانێکێ سەر هەشتێ مارسێت زانن بکۆمنتێکە ژمەر بنویسن بە دەرێ هەفکارێمەوەی ئالی کاربن و سترانە بە دوورە گۆداری بکەن هەروەها هەژمارن مەین تەلیفۆنی هەنا هوندکارن پەیوەندی بکەن بەشدار بکەنون ئیرۆ بخوانەری نەما نەری نەخوا ژمارە بێش بۆ بەرنامە ڕاستەوخۆکانی رادیۆ ڕوودا و پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 0750 531 0008 0750 531 0009. ئەمە ژمارە تەلەفۆنەکان بوو کە ئارێبیسی بوون تەلیفۆنمان کرد کە ژنان کچان پەیوەندیمان پێ بکەن ئەسما لە هەولێرەوە لەگەڵماندایە بانیت باش ئەسما ڕۆژی جیهانی هەشتی مارست لێ پیرۆز بێت ئەسما بەیانی باش پێم بڵێ بۆ ئەوەندە دڵت پاک و میهرەبانی سڵاوت لێبێ خەم خۆر و بەزایی بریاد ڕستی یان فریشتەی ژیانمی ئەمیا بەبیرم نافێشەون خۆنی ڕەبیار لانت و تا بەیانی لە سایەتە زۆر دڵخۆشین بێستە بووری هەمومانی بێستە بووری هەمومانی بەیانیتان باش ژیانت باش جێ سەبووری هەمومانی جێ سەبووری هەمومانی هەشتی مارسە دەبێ شاریان بۆ بهۆنینەوە بۆ ڕۆژە پیرۆزای خۆم ئاراستەی تەواوی ئافرەتانەکەم بە تایبەتی ئافرەتانی کوردستان بەڕاستی ڕۆڵێکی جوانیان جێراوە لە ئێستا لە کۆنیشدا زۆر بەخێر بێ ئەسما خان ئەمڕۆ هەشتی مارسە کێ پیرۆزبایی لێت کردووە بەڵێ من دەر لەوەی کە وەڵام پسارەکەتان بدەوە من گلەیەکی بچووک لە ئێوە دەکەم ئێوە هەر کاتێک کە ژمارە تەلەفۆنەکان دەخینەوە دەرن پەیوەندیان پێ بکەن کاتێک کە دەکەن پەیوەندیەکان وەڵام نادەنەوە ئەوتە وەڵامماندا ئەوەنی وەڵام چێ قسە دەکە بەرنامە دەستی کردم من لێ دەم جارەزێتن بەڵام پەیوەندەکان وەڵام نادەن بەڵام مەشغوڵ بوو مەشغوڵ بۆ دیارە و خەڵک تەلەفۆن دەکە وەڵای من لێمدا وەڵام نەدراوە دەڵێ دوو خەتمانێ هەردووکیان مەشغوڵ بوو لە تەلەفۆنی دواتریش ناوبڕاتە لەبەرەوە جوابی نێداوەتەوە باز ئێستا کە پەیوەندەکەم وەرمیتوانیم لەگەر ئێوە قسە ئەسما گەرم جارە ویستت بەشداری بکەی کۆمنتێکم بۆ بنووسە لێرە دەڵم ئەسما تەلیفۆن بکە خەتاکە فلان خەتە مەشغوڵ نییە بەو خەتە تەلیفۆنکە واسەت بۆگە ئاسانکاریت بۆ دەکەم منە کۆمنتێکم بۆ بنووسە لەسەر فیسبوک لەوە هەسەی دەکەم ئەو ئەسما دەوێت تەلیفۆن بکە ئۆکێ پێ دەڵم ئەسما هەشتەکە یان نوێیەکە یەکەم جەرتە تەلەفۆن دەکەی ئەسما خان دەستپێکە پرۆگرامی بەمەرە ئەسما گەلێک باشە یعنی هەن کەس هەنە بڕاستی گۆ ڕۆژانەژی نەبێ هەفتێ دوسێ جارە تەلیفۆن ئەژمەردکن بۆ نمونە بۆ نمونە ئەسما کەکالی کاک بەختیار سید صادق زوو دە تەلیفۆن نەکردە خارەمامان دە دووجارە گەرەی دیژینە هیواش قەلا دەزێک و سەر خەتەیە ئەو ژێف چەندین جارە تەلیفۆنە مەرەتکێ ئەوجا ئەسما چی دیکەتێ ئەسما باسکە ئەمڕۆ چی دیکەتەیە پێم ئەمڕۆ بەشداری چالاکی دەکەی لە دەرەوە ئەگات لێ لەسەر قەڵاتی هەولێر چالاکێکی تایبەت هەیە بە خانمان وەڵا هەیە بەڵام من ناتوانم بچم بەیانی وەڵی لەوانەیە دوو بەیانی چونکو سێ ڕۆژ بەردەوام دەبێت هیچ بەهانەیەکمە دۆزەوە بڕە هەمووی خان من هەمووی ئیشی دەستە پاڵ پشتیان بکەوەکو خانمێک وەڵی من لێر پاش من پشتگیری هەموو ئافرەتانەکەم هەنی بۆ کاری دەستی بۆ کاری شۆڕۆژگەری بۆ هەر کارێکەوە بیکەن یعنی من بتوانم لای خۆمە هەولیان بۆ بدەم یعنی بە هەر ڕوێک بێت هەمێ توانم هەولیان بۆ بدەم تا بەرەو پێش ئیش دەکەی ئەسما بەڵێ لێ شوێنی ئیشەکەی خۆتدا چۆنە ینی بۆ تۆ باشە وەڵا باشە دەخوا بەزیاد بێ زۆر بیان ئافرەتە خەنی کەم پیاوی تێدایە
لەخۆ بە زیاد بێ هەندێک شوێن هەیە پیاوی زۆر زۆر هەندێک شوێن پیاوی زۆرە کچی نییە و هندێک شوێنی دیکەشێ پێچوانەیە بەس کچی لێە بەش ئافرەتی لێ لەولاشەوە پیاوی ئەمە بۆ ئەم پرسیارەمان لە ڕەنجیش کرد بەس با لە ئەسماش بپرسین بەس ئافرەتی لێ بۆ پیاوی لێ نییە والله بەپی کارەکە یعنی کارەکە قورسە پیاو ناتوانێت ئەو کارە بکەن زۆترین تایبەتە بە ئافرەت توانی پێما بڵێ کارەکە لە کارگەیەکی تایبەتە کە دروستکردنی خواردنی بانیانە بەدەست دروست دەکرێتن ئەی کەین بێنانێکی بەیانی خۆش بخۆین ئەرەوەڵا ئێوەم دەحمەت کرد بەڵام ئێوە نەهاتن کاکە ژمارەکەی وەرگرە ژمارەکەی وەرگرە لە کۆنتڕۆل ئەم نوراوچی ئەمڕۆ داوەتی نانی بەیانی خزمەتدام هەستێک دەتانەوێت هەنی من ئامادەم بۆ ئێوە ئامادە بکەم زۆر سپاس چی دیکەتی ئەگەری چ نەماوە برە هەندێک کەسی دیکەش لەسەر هێڵا دانەوێت پەیوەندیمان پێوە بکەن ئەگەر شتێکی دیکەت نەماوە ئێمە سپاس دەکەین بۆ پەیوەندیەکەن وەڵات دووبارە من خۆشەویستیم بۆ ئێوە هەیە کاتێکی شاد و ماڵ دەست خۆش ئەسما بە هیوای ڕۆژێکی خۆش و پیرۆزبایی بکەم ڕۆژە لە هەر کەسێک لە هەر خانوێک کە ئەمڕۆ دەڕۆیت بۆ ئسەر ئیش ئەوی بەشداری چالاکێکەش دەکە باچ بەشداری بکە با بەشداری بکە لە هەولێرەوە دەچینەوە دەچینە بتبین و نەتناسم بتبینم و نەتناسم ئەسما بەیانی لەوێ بێ لە هەولێرەوە دەچین بۆ قەڵاتزێ قەڵاتزێ لە قەڵاتزێ قەڵاتزێ شاری چییە؟ قەڵاتزێ خۆی قەڵاتزێ کاتی خۆی نازنە بۆ منە هەولێر شاری کەڵا و منارە قەڵاتزە بۆمباران کرا ئەزانم ئەو کاتێککە بۆمباران کرا لەوێ زەرە روزیانێکی زۆر بەر خەڵکەوت و خەڵکێکی زۆر لەوێ ڕایگوێزران نەمان تا زانکۆی سلێمانی ئەو کات لێ بوو بەهۆی بۆمباران و ئەوانەوە ناچار بوون کە بنکەکەی بگوازنەوە کاکیوە بکاتت باش و لە ڕۆژی جیهانی هەشتی مارس سڵاوی ئێمە بۆ هەموو ئافرەتان و ژنانی قەڵاتزێ هەیە بۆ دایکی و بۆ خانەوەدات و بۆ هەموو کەسێک ڕێزم بەتای کە مندانی ڕداوە هەشتی مارس لە ئافرەتان پیرۆز بێ لێرە سلااوێ بۆ سەرجەم کارمەندانی ڕووداوەگەمێکە لەسەر هێڵم بەڵام بەڵاتێ و خوشکەش دەمێری پێشنیارێکی کرد من دەڕاست دێ بەڵام کەس وەڵام ناداتەوە تقریبا دەقل لە سەرەتای بەرنامەکە دەستی پێکردو من پەیوەندی دەکەم جەڕاز دێ وەڵام نادرێتەوە جەڕاز دێ وەڵام نادرێتەوە ئەو جەربێمە ئەو دی دەبێ سۆران خێرە ئەوە خێرەکان زۆری لە تۆ دەکەن ئەوە دەنگی دەچێت کۆنتڕۆڵ وەڵا گلەکە وەکو برایانە وەرەگرێت نابەت چاوان بەسەر چاو کاکیوە پیرۆزبایی لە تەواوی ئافرەتانی جیهان دەکەم بە تایبەتی ئافرەتانی کوردستان و دایکم و خێزانم پیرۆز بێت دووبارە لە ئەو خۆشتانەی کە لە ڕوودا و لە تیڤی ڕووداویش دەکەن دەست خۆش هیچ شتێکم نییە کاتی ئەوانی تر نەگرم زۆر سپاس کاکیوە لە قەڵاتزێ و لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت ئەڤینمان لەزانن ئەڤینش گلەی دەکە وڵڵای ئەڤینش گلەی کرد کاک زۆران دەچینە ئەو دوو بەرنامە چێ دەیڵێن نەچی تۆزێک چارەسەر و تیماری دەکەین بەیانی باشە بین ئەڤینش پێ خۆش بوو کە ئێمە بچین لێ بدەین بەیانی باشە بین خان زۆر سپاس بەس خۆشتان لێکم سەرکەوتوبن زۆر زۆر سپاس گلەیت هەیە بین من هەرکوێمدا ڕاستەڵی گرت زێری ئەوە زانە خۆ خزمی سۆرانی لە کۆنتڕۆل پورزاتە ئەرە خارە مامەد خاڵی تۆ بوو سۆران ئەو پورزاشتەیە و واسش دەڵێ برادێک چم هەر نییە پورزام هەر نییە لە ئافینە قسانەت لە دەست خۆش دەست خۆش وەکو دوێنێ خەرامامەند ئەوش بڵێن کەسێکە ینی زۆر زۆر نزیک بوویتەوە لە ئێمە ڕۆژێک گوتی خوار زامنیش گوتم تەوا بەخوای خاوی منی ئەوە جێراوچی دەخوان ئەو ڕاوچیش وا فکر کردوێتی کە خاڵی حەقا ینی ئەوەندە خۆش قسەی لەگەڵ دەکرد دوێنێ باوەڕکە من لەبەر مەشغوڵێتی داوام دوای بەرنامە لە بیرم چوو لە گولستان بپرسم گولستان ئەمە خاڵتە یاخود ئەوەندە خۆش قسەی دەکرد لەگەڵ گولستان ئەوەندە خۆش جوابی دەداوتم بەخوای گولستان خاڵێکی سۆرانیشی بۆ پەیدا بووە هەستم بەراوچی کرد کە ینی هەستی بە ئەرکێکی کردووە کە خاڵی منە دەبی ئەوەتر بێت بۆ چەند جارێک گوتم
سڵاوت لێ بێ مادام خاڵی گولستان ئەڤین خان چ تێ لەم ڕۆژەدا لە 8 مارس پیرۆزبایی لە خۆم و لە گولستان و لەسەر دەست خۆش بگەن ئەی لە دایکی من ئەی لە خوشکەکەم لە دایکت لە خوشکێ لە داکەم بام خوشکم نییە زۆر سواز بۆ تۆ بەڕاستی دەست خۆشەبین هیوادارم ئەو بربەستانی کە لە ژیانی ڕۆژانەیە دێنە سەر ڕێی ئافرەت بەڕاستی هیوادارین کەم بێت و ئەویش بە بۆی دابوونەریتەوە لەوانێ ئافرەت نەتوانێت هەموو شتێک بکات بڵێت وڵای عیبێ من ئەو شتە ناکەم یان عیبێ چۆنە بێ ئافرەتە ئەو شتە بنەوە هیوادارین ئەم جۆرە بیرکردنەوانە لە کۆمەڵگەی ئەمەیە تۆزە کاڵ بێتەوە ئەڤین خان تا ئێستا هیچ شتێکە تۆتە بەردەمت مەسەلەن ڕێگریت لێکرابێ لە کارێک بەڵام ئەیبینی و ڕۆژانە ئەیبیستین و زۆر شت هەیە ئافرەتە توانێت بیکە بەڵام لەبەر عیبە و زانی یەک شت هەیە من هەمیشە بۆ نمونە کەسێ دەکەم لە منداڵیەوە بە منداڵدارن وامەکە عیبە نە مەڵێ عیبە بڵێ وامەکە لەبەر ئەوە و ئەوە بەڵام عیبەکە لە ناو مشکیدا ئەوە مەکۆڵە دوای هەموو شتێک دەبێتە عیب لای بچووکترین شت گورستانگیان بۆ نمونە پاسکیل لێ خوڕین یعنی چیکە ئەگەر کچ پاسکیل لێ بخڕێ بۆ چی عیبێ من تێناگەم یعنی ڕاستە بەڕاستی عیبەیە کچ پاسکیل لێ بخڕانی کچێک ئەگەر لە سەر شەقامێک پاسکیل لێ بخڕن ئایا و چۆن خێزانەکەی هێشتیانە ڕێیان پێدا و کچە بێتە سەر و جادە پاسکیل لێ بخڕێ بەم شێوە قەیناکە ماتۆر لێ دەخڕین واز لە ئەمە گلەی بێ لەوانەی کە ناهێڵن کچەکانیان خوشکەکانیان نەکەرە و هەرە شتە زۆر شتی تر هەیە بەڕاستی ڕێگری لێکرە بەڕاستی بەداخەوە هیوادارین ئەو بیرۆکانە بیرکردنەوەوانە تۆ کاڵ بێتەوە لە کۆمەڵگەی وای ئێمەشەوەی ئەبین گیان زۆر سپاس دەکەم بۆ تەلیفۆنەکەت نامەوەی خالی من زۆر لەسەر خەتم بێن دەست خۆش بە وای ڕۆژێکی خۆش بەردەوام بە بەیانی باش ئەلو بەیانیتان باش زیانی باش خارە مامەند خاڵی گوڵستان چۆنی خاڵی بخوایە ڕبی خوایە ئەو دەوانەتان هەر بە پێکەنین بیخوایە ناخۆشی نەبینن طبعا بە هەبوونی ئێوە بە بەشدارکردنی ئێوە ئێمەش وا دڵخۆش دەبین خارە مامەند دوێنێ من هەر فکرم کردوتەوە لەگە گوڵستانیش قسەمان کە دوێنێشە و لە فەیسبوک پۆستێکم کردوتم خاڵی گوڵستان گۆرانیەکی بەسەر من داوتووە اینجا دوای گوڵستان نامەی نرد ئەڵێ ڕاستی خۆ خاڵی من نییە من خاری حەقیمە بەخوای شعرێک سم بەسەدا هەرگۆتیاک شعرەکەی دەکەمە گۆرانیەوە ڕۆژە لۆشم گۆ دەستا بە گۆرانی لۆی دەرێم خاری حەقیمە بەخوای نابی بە خاڵی منیش خارە مامەن نابی بە خاڵی منیش بابا بەس گولستان دەرەجەیە کاتی دەرەجە دوی ئەوە هەلۆ خۆشیە و قسانە ئەزیزی خارە مامەند باگەمان لە شار و گۆرانەکەت بێ خارە مامەند دلێر لە چ دەرەجەیەکدایە دلێر دەرەجەی نەبێ دلێر بێتەوە خۆم نەزانم چی پێ دەرێت خودای تاکە ڕاستی بەڵێ ئەمێن بەخۆم 22-23 ڕاحدوێ لە 6 تەلەڤیزیۆن داوەت کراینەوە بەڵێ ئەمێن بەرنامەکەم جێ لێ بوو هەتا مانگەشی هەست ڕادەگرم زانم ئەو کەسکارە ڕادەک هەر سوکەوتی چۆنە لەگەر جەماعەت خۆی یان معلومات و سەقافەتی چۆنە ئەمن گولستان کەسە ئەوە بوو پەیوەندیم کرەگەنە ئەم باواتە پەیوەندی وایە زۆر جوانە زۆر سپاس خاڵە کاکە ئەو شعرەی بەسا خوارزای خۆم گولستانخاندا هەرگۆتی ئێستا بە گۆرانی دۆتان دەێم ئەگە مەزانم خوارزای خۆتی یەکەم و خوارزای ڕۆژی جیهانی ئافرەتانە لەم ڕۆژەدا ئەو خولەکانەی کەماوە با تایبێت بێ بۆ گۆرانیە فەرموو باشە سڵاو لە ڕوودا و لەگەر گوڵستان شارەکەی بەتوانە ئافرەتی ئازا مەردوو خوێشینین وا بۆمە دێڵێ ئای دەبەستێکەنین
رحمت نباوکای فرمان دەکردی رحمت نەدایکای بەخێوی کردی ئەو شیرە پاکای بۆ دەمی بدی یاخوا بدینم هەروا بەمەردی چونکە تۆ خوازای قەهرەماندی ڕوودا تۆ نەکای ڕێیانەکای دلی گوڵستان نەخۆن عادستای گەرمێت و گوڵان لەتابڕێ وە بەخوا خاڵات لەدەناکرێ ئەجر دەبێت لەمە دوا دەبێت سەنگەر بگرین لە هەر پەنایە گولستانمان حادث کرد خۆمان بشارین و لە بەرەوەی خارە مامەدی لەگەڵە خارە مامەدی لێ پشتە کوردستانەکەم ئەو ڕۆبگۆنەی یادی دامەستاندنیە پێشحو کەسێک خێزانەکەی خۆم چاوەستانەکانی لە گولستان خان لە داک و خوشتی گولستان خان لە داک و خوشتی تو زۆر خوشتی هەموو کاسدان کاتەی کۆنترۆل سای ماسە زۆر بەڕێزە خارە مامە ئیتراگە شتەکتان مایە هەتا لە سەد چامیدا بەڕاستی ئافرم بەڕاستی دەست خۆش بەو ئینێرجیە بەرزە بەو ئینێرجیە خۆشە هەموو ڕۆژێک بتوانانی خواحافیز بێ خارە مامەند زۆر کەس کەم هەیە بەو ئینێرجیە زۆرەوە بتوانێت بەشداری بەرنامە بکە هەموو ڕۆژە گوێ لە بەرنامە بگرێت دڵی خەڵک خۆش بکات ئەکیدم ئێمە چەند لێرە دڵخۆش دەبین اینجا ئەبێ خەڵکانی دیکە چەند دڵخۆش بن لەسەر ئەم قسە خۆشانەی خارە مامەد و شارە خۆشەکانی سلااوچۆنی سلااوچۆنی کێوا دەڵێ بڵە سلااوچۆنی سلااوچۆنی وەڵام بدە بەرسف بدە باشم سلااو سلااو چۆنی باشم تاوا ڕستم کەریم دبێ سلااوچۆنی ئۆکێ کێ شاڵاو لە هەولێر کاک شاڵاو باش بەخێر بێ سلامەتی بەبوونەی ڕۆژی جیهانی ئافتەتان و پیرۆزبایی لە گشت ئافتەتانی کوردستان دەکەم بە ئومێدی ئەوەش کە ئەو کەسانی ئافرەت ئازار دەبنیان ئافرەت دەچێنەوە زابە شێوێک بێت بەلێدان بێت بەقفەتی نافتێ یان لە بازار بە تعلێت لێدان بە توانز لێدان بیرێک لەوە بکەنەوە کە ئەوانیش ئافرەت لە ئافرەت لەدایک بوون ئافرەت گەورەی کردن وەزانی هێشتا ئەو دەخۆشتی بووم لە مۆزەکەی ئەو خاڵی کە باست کرد قسەی هەیە دەڵێ ئافرەت نیوەی کۆمەڵگای و نوێی تریش بەدەستی ئافرەت لە دایک دەبێ و پەروەردە دەکرێ و گەورە دەکرێەوە قەت لە بێ نەکەم ڕاستە ئەوجا کاک شەڵاو ئێمە پرسیارێکمان هەبوو نازانم هەتا چەند دەگەر بتوانی ئەگەر لە شوێنی کارەکەدا تا چەند لەسەر نەمای هاوتایی مامەڵە لەگەڵ هاوکارەکەتدا دەکەی ینی تایبەت ژن و ئەگراتی گوڵستان خان شوێنیەکەم بەسیاتیدا ئیش دەکا بەس بەەوەی کە ئەمە ڕۆژانە چی خەڵک دەکەین تووشی ئافرەتی ژن بێگومان هاوکاری ئافرەت دەکرێت خاص ناوانێک کە بەتەمەن هاوکاری بەتەمەکان زیاتر دێ داکە ئافرەت بێت پیا و بێ فەرق نەخەلای من زۆر جاشتی زۆر جوان دەبینم لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆربەی ئەوانەی کە دەچن بۆ مامەڵەکردنی ڕایکردنی ئیشەکانیان پیاوانن کە لەسەر ئەوەستن بەس کە ئافرەتەکە بینن زۆر جار من ئەوم هەرکە بەرچاو یارمەتی دەدەن و ئافرەتەکە دەکەنە ژوورەوە و چونکو هەم ڕێژەی سەردانی ئافرەتانیش بۆ دام و دەستگا حکوومەکان کەمترە پیاوان زیاترە بۆ ئەوەی زووتر ئیشەکەی ئەوان بەڕێ ئەوە زۆر زۆر جوانە هیوادارم لە شوێنەکانی دیکەش ئەمە بەرچاو هەبێت و خەڵک بتوانێت هاوکاری ئافرەتان بکات لە هەر شوێنێک بن بە تایبەتی ئەوانەکە زۆر زۆر زەروراتە یاخود پێویستێکی زۆریان هەبێت شوێنەکانیاندا بێگومان پێداویستی تایبەت زۆر زۆر سپاس کاک شاڵاو خارەمامەند ئێنێرجیە فول ئێنێرجیە باوەڕکە کەسۆک خارەمامەند نییە ماشەڵای لێبێ هەموو ڕۆژێک تاقەیەکی باشی هەیە پەیوەندی دەکات زوو بە خەبەر ئەوەی مام ئازادی گوتە دونێ شەوێ لە یوتیوبی زۆر گەڕام یانی هیچم نەدیتەوە چەند هەزار مام ئازادم لێدا نازانم ئەم ناوەڵە سوشال میدیا لە یوتیوب لێدا بە خشەی دێ بەس نووسە خشەی دێ هەیە ئەوەشم لێدا ئەوەشم نووسی خشەی دێ ئەویش نەیدا ئینستاگرام ئەویشت نییە
نا والله ما دام ژمارەی خۆت هەم بوو بەس ڕەشم کردەوە ئەوەیە تویتەرت هەیە نا والله هیچم نەمایە کاک شەڵەو ژمارەی خۆت لە کۆنتڕۆل بەجێ بێڵە کاکاوچی بە ڤایبەر بۆ دەنێرە ئەو شتەیە ئەو کات لینکی باش ژمارەی خۆت لای کاک سۆران بەجێ بێڵە لە کۆنتڕۆل قەپاتیمەکە تا دێت وەربگرێ زۆر سواس کاکشاڵاوکە لە هەولێرەوە لەگەڵمان بووی لەسەر یەک دقەمەوانوا باسی بجێک بکەم کە دل بخۆیندارا ئەو ڕۆژە لەسەر ئینستاگرام و سناپچات و خۆ خەریما بوو لەسەر فیسبووکیش بڵاوی بکاتەوە ژنێکە دووگیانە دەچێتە ناو پاسێک پیاوەکەش ئەو هادانیشتوە سەیری دەکەوە و دووگیانە ئۆکێ هەستاوە شوێنی خۆی داوەتە بە ژنەکەش دەستی ئەوها کردووە پاسەکەش لە تاسەیەک دێت لە تاسایەکدا تەقێنێک دێ خشەی باڵۆنێکی لەژێک لە عزیەکەی خۆی دانەوە تەوان بۆ بەس بۆ پێکەنینە ئەو باڵۆن دەبدەبەی لە ناو تەقی ئەو هاسەری پیاوەکە و هاسەری کرد ئەڵە بە مەڵی گرت و گەتی هەستا کاتمان تەواو بوو زۆر سپاس بۆ بیسەرانمان و بۆ بینەرانمان سپاس بۆ هەموو کۆمنتەکان توانە حەلاق عەلی حوسێن حەیدەر خۆشنا و هەژار شوانی دیسان کاک عەلی حوسێن دایەگیان ئەحمەد سورچی ڕۆستەم کەریم تەحسین بۆتانی سپاس بۆ کۆمنتەکانتان دەستان خۆش وەشکە تاوەکو ئێستا بیسەرمان نەمانتوانی هەمووی بخوێنن یەکێک شار بوو لەلایەنە عەلیەوە نووسرا بوو و ئەوەی تریش باسی شتێکی تر دەکرد لە ئەمریکایە کە درێژەی چەند دەستێژی سەکسی دەکرێتە سەر خانمان لە وڵات بەڕاستیەوە مژارێکی زۆر فراوانترە لەوەی کە ئێمە بتوانین بە بەرنامەیەکدا یانیش بە 40 دقەیەکدا باسی بکەین هیوادارین نەبینێ یانی هیوادارین بە هیوادارین بە هیوادارێکی خۆش کاتێکی خۆش